پێش دەستپێکردنمان بە ڤیدیۆکە کەناڵێکی تایبەتم بۆ هێناون کە زانیاری لەسەر هەموو زۆرە مۆبایلێکی نوێ دەخاتە ڕوو. هەروەها ڤیدیۆی هەڵبچڕینی پاکەتی مۆبایلە نوێیەکان و تایبەتمەندیەکانی دەکات. لەگەڵ ئەمانەشدا باسی لایەنی باش و خراپی مۆبایلەکە دەکات تا بینەرەکان ئاگادار بکاتەوە لە کڕینی ئەو بەرهەمە. لینکی کەناڵەکەیم لە دیسکریپشن داناوە. هیوادارم هەمووتان بچن سەبسکرایبی کەناڵەکەی بکەن و پشگیری لە ڤیدیۆکانی بکەن. سڵاوتان لێبێ هاوڕێیان، خۆشحاڵم کە لە ڤیدیۆدا هاتمە خزمەتی ئێوەی عزیز و خۆشەویست. هەمومان دەزانین کە نەخشەی گۆگڵ یەکێکە لە گرنگترین ئەو بەرنامانەی کە خەڵکی زۆر بەکاری دەهێنن بۆ دیاریکردنی شوێن و بەدەستهێنانی زانیاری بە ئاسانترین شێوە. لەگەڵەوەشدا چەندەها شتی ترسناک لەم ئەپلیکیشنەدا دۆزراوەتەوە. ئەمڕۆ ئێمە لەم ڤیدیۆدا هێندێک لەو شتە ترسناکانتان بۆ دەخەینە ڕوو. بەڵام سەرەتاوەکو چاکەیەک بۆمان دووبوونمان نەک فرمانێک. پشگیریمان بکەن بەڵایکردنی ڤیدیۆکە وەلا بیریشتان نەچێت بۆ بینینی بابەتی زیاتر لە کەناڵەکەمان. ئەوە هەرێستا سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشتی سەبسکرایبەکەش چاڵک بکەن. فەرموون ئێستاش با دەست بە ڤیدیۆکەمان بکەین. دەیەم وێنەی پڵنگێکی بەنگالی لەسەر شەقامەکان کە ترسناکترین پڵنگە لە جیهاندا. هەر کاتێک هەر پڵنگێکی لەم شێوەیەت بینی ئەوە بێگومان ڕوبەڕووی مەترسێکی گەورە دەبیتەوە. بەڵام بە خۆشحاڵیەوە هیچ کەسێک تووشی شتێکی لەو زۆرە نەبووە، چونکە ئەم پڵنگە لە ناوڕاستی دارستانەکانی ئەفریقیا دەژی. بەڵام ئێمە لە نەخشەی گۆگڵدا ئەم پڵنگەمان بینی لە ناو یەکێک لە شارەکان دەڕۆیشت. کەسیش نازانێت کام پڵنگە چۆن هاتووە و کێ یارمەتی داوە بێتە ئەو ناوچەیە. بەڵام دەگوترێت لە کۆتاییدا ئەم پڵنگە گەڕێنراوەتەوە بۆ ژینگەی خۆی کە لەی دەژی. نۆیەم شێوەی دەم و چاوێک لە پەنجەرەوە. زاران چەندین پرۆپاگەندە هەبوو کە دەگوترا لە یەکێک لە مەیخانەکانی لیڤەرپوڵ چەندین ئاسەواری شەیتانی تێدایە کە هیچ ڕوونکردنەوەیەکی نییە. لە کاتێکدا کرێکارەکانی ئەو شوێنە هەموو ڕۆژێک شتی نامۆیان دەبینی وە گوێیان لە دەنگی سەیر و ترسناک دەبوو لە ئێواراندا. کاتێک مەیخانەکە چۆڵ بوو و کامێراکانی گۆگڵ وێنەیەکیان گرت کە ئەم دەم و چاوە نامۆیەی تێدا دەرکەوت کە لە لای چەپی پەنجەرەکەوە دیارە. لە کاتێکدا وەک گوتمان مەیخانەکە کەسی تێدا نەبوو. ئەمەشتە سەیرەکەیە کە هیچ کەسێک نەیتوانیوە ڕوونکردنەوەی هەبێت بۆ ئەو کەسێک کە لە وێنەکەدا دەرکەوتووە. هەشتم هەندێک کەس بە دەم و چاوی کۆترەوە. کۆمپانیای گۆگڵ هەڵی دانانی چەند کامێرایەکیاندا لە شەقامەکانی ڕۆژهەڵاتی تۆکیۆ. بەڵام ئەوەی سیر بوو دەرکەوتنی چەند کەسێک بوو کە ماسکیان دانابوو لە شێوەی کۆتر. لە ڕاستیدا ئەم وێنانە یەکێکن لە نامۆترین وێنەکان لە جیهاندا کە تا ئێستا نەزانراوە چی شتێک بۆتە هۆی ئەوەی پاڵ بەم کەسانەوە بنێت تا بەم شێوە جیاوازە دەربکەون. ئەمەش زۆر کەسی تووشی ترس کردەوە. بەڵام هێندێک کەس دەڵێن مەبەست لەی گاڵتە زاڕیە، بەڵام لە ڕاستیدا زۆر ترسناکە. حوتەم بووکەڵەیەکی زۆر گەورە. هەندێک کەس لە نەخشەی گۆگڵدا گەڕاون کە ئەم شتە نامۆیان دۆزیوەتەوە لە باشووری ئیتاڵیا. زۆر گەڕان بوو ئەوەی هۆکاری دۆزینەوەی ئەم بووکەڵە گەورەیە لەم شوێنەدا بدۆزنەوە. بەڵام کەس نەیتوانی هۆکارەکەی بزانێت و تایبەت کاتێک وا دیار بوو بووکەڵەکە هاوار دەکات و ئازار دەچێژێت. بەڵام هێندێک لە لێکۆڵەڕێوەکان هۆکارەکەی دەگەڕێنەوە بۆ هونەرمەندەکان کە لەو شوێنە بەزیان هێشتووە تا گەشتیاران ڕابکێشن. ئەمە ژواتە هۆکاری دانانی ئەم بووکەڵەیە تەنها بۆ خۆشی و گاڵتە لێرە دانراوە. بەڵام ئەم هۆکارە وای کرد کە زۆربەی خەڵکی بترسن لەم وێنەیە کە لە زۆربەی لاپەڕە فەرمیەکان بڵاو کرایەوە. ئەمە ژوای کرد ترسێکی زیاتر لە ناو خەڵکیدا بڵاو ببێتەوە. شەشەم قاچی کچێکی ئاسمانی. سەیرێکی ئەم وێنە نامۆیە بکە و لە قاچەکانی ئەم کچە وربەرەوە. ئەم کچە قاچێکی سەیری هەیە کە وای دەردەخات ئەمە کچێکی ئاسمانیە کە لەم سەردەمە و لەسەر ئەم گۆی زەویان ناژیاوە. زۆر وتەی کۆن هەیە کە دەڵێت شارستانیەتی کۆنی مەکسیکی چەندەها بوونەوەری ئاسمانی سەردانیان کێرەدووە. بەڵام ئەگەر بە وردی سەرنجی بدەین دەبینین کە ئەم وێنەیە هی ئەو کچە ئوکرانیە بە ناوی ڤالە کە بە کچی باربی بەناو بانگە. بەڵام لە ڕاستیدا خۆی قاچی بەم شێوەیە نییە، بەڵام هەڵی کامێرەکەیە کە پێی گیراوە. پێنجەم پاسەوانی خاکی ناشرینەکان. وەک دەزانین مێشکی مرۆڤ مەزەندەی چەندین دەم و چاو دەکات کە نەیبینیوە. ئەوشتانەی کە پێشبینی نەکردووە. ئەم ناوچەیە یەکێکە لەو ناوچانەی کە دەمانەوێت قسەی لەسەر بکەین کە هەندێک دەم و چاو دەرکەوتون لە بەردەکاندا ئەگەر لە ئاسمانەوە سەیریکەین. بەڵام هەندێک لە زانایان دەڵێن دەرکەوتنی ئەم شێوە دەم و چاوانە تەنها ڕێکەوتە و هیچی تر
دەگوترێت ئەم بەردانە لە باشووری ڕۆژهەڵاتی کەنەدا دەرکەوتون و دەگوترێت کە بەهۆی ڕاماڵین و باوە دروست بوون کەوا دەردەکەوێت کە لە وێنەی یەکێک لە بەناوبانگەکانی ئەو سەردەما بچێت کە لەو ناوچەیە ژیاوە ئەمە وای کردووە کە یەکێک بێت لە نامۆترین شتەکان. چوارەم، ناوچەی کێشەکان. ئەم شارە بە شاری نیوپاڵک نور دەناسرێت کە یەکێکە لە شارەکانی نیویۆرک کە نزیکەی 3 ملیۆن کەسی تێدا دەژی. کاتێک کە چەند کەسێک هەڵیاندا ئەوە بزانن کەچی نامۆ لە شەقامەکاندا دەرکەوتون ئەم وێنە نامۆ ترسناکەیان بینیوە کە لە فیلمی ترسناک دەسێت. ئەمەش بەهۆی کێشەیەکەوە ڕوویدا لە کاتی وێنەگرتنی شەقامەکانی ئەم شارەدا. ئەمە ترسێکی زۆری لە دڵی خەڵکدا دروست کردووە. هەر ئەم ترسە ژوای کردووە کە سەردانی ئەم شارە نەکەن. سێم، نیشانەکان لە بیاباندا. ئەو ناوچانەی کە بیابانن مانگە دەستکردەکان دەتوانن لە ڕێگەی چەند نیشانەیەکەوە بیاندۆزنەوە کە لە سەرگۆی زەوی هەن. یەکێک لەم نیشانانەش هێڵەکانی ناسکافی پیرۆیە و سرن ئەباز لە ئینگلتەرا. ئەمە واتە ئەم نیشانانە دیارترین و گرنگترین نیشانن لە نەخشەی گۆگڵدا و یەکێکە لە سەیرترین نیشانەکانی سەرگۆی زەوی کە لە بیابانەکانی چیندا هەیە و هەڵڵایەکی زۆر گەورەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا نایەوە و لە ساڵی 2011دا ئەم نیشانەیە وەک یەکەی لە سەیرترین نیشانەکان دیاری کرا. هێندێکەس ئەوە پشتڕاست دەکەنەوە کە هۆکاری دروستبوونی ئەم نیشانەیە تاقیکردنەوەی چەندین زۆری چەکە لە سوپای چیندا. هێندێکی تر دەڵێن بەهۆی پەیوەندی لەگەڵ بوونەوەرە ئاسمانیەکانەوە بووە. دووەم، دەریاچەی خوێن. کاتێک لێکۆڵەرەکان ئەم دەریاچەیان دۆزیەوە تووشی سەرسوورمان بوون. زۆربەیان دەیان پرسی ئەم ڕووبارە لە چی دروست بووە کە پڕە لە خوێن. ئەم ڕووبارە لە عێراقا لە نزیک بەغداد. زۆربەی لێکۆڵەرەکان ئەوەیان بۆ دەرکەوتووە لەبەرەوە ڕەنگی وای لێ هاتووە کە چەندی مەودای کانزایی خراوەتە ناوی. ئەمە لە ساڵی 2007 ئاشکرا کراوە، بەڵام دوای ئەوەی کە گوگڵ وێنەکانی نوێ کردەوە ڕەنگی دەریاچەکە گەڕاوەتەوە بۆ دۆخی ئاسایی خۆی، بەڵام تا ئێستاش هیچ لێکۆڵینەوەیەک هۆکاری سەرەکیان نەدۆزیوەتەوە کە بۆچی سەرەتا ئەم دەریاچەیە ڕەنگی بەم شێوەیە بووە. یەکەم، سێ گۆشەی بوونەوەرە ئاسمانیەکان. زۆرن ئەوڕا بۆ چوونانەی کە خەڵکی بەدووادا سوونیان بۆ دەکەن بۆ ئەوەی بگەن بەو ڕاستی کە بوونەوەرە ئاسمانیەکان لەگەڵمان دەژین یاخود نا. یەکێک لە شتە نامۆکان ئەم وێنەیەیە کە لە ئوسترالیا گیراوە کە لە شێوەی کەشتی ئاسمانیەکانە. هەرچەندە کە هاڵی شاردنەوەی ئەم وێنەیە دراوە، بەڵام بە بەڵگە داناندرێت بۆ بوونی بوونەوەرە ئاسمانیەکان و یەکەم جار لە ساڵی 2007دا دۆزرایەوە. ئەوە سەیرە کە چەندی ڕووناکی درەوشاوی تێدایە. زۆربەی بەپرسەکان ئەو زانیاریانە دەشارنەوە. ئایا ئەمە ئێمە دڵنیا دەکاتەوە لە بوونی بوونەوەرە ئاسمانیەکان؟ بەم زۆرەش گەیشتینە کۆتایی ڤیدیۆکەمان. زۆر سوپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدیۆکە بوون. گەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو ئەوە هەرێستا لایکی ڤیدیۆکەمان بۆ بکە و شەیری بکە لەگەڵ هاوڕێکانتدا و لە بیریشتان نەچێت بۆ بینینی بابەتی ناوەزە لە کەناڵەکەمان ئەوە هەرێستا سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشتی سەبسکرایبەکەت ساڵاک بکەن و هەر ڕەخنەیەک یاخود پێشنیارێکتان بۆ کەناڵەکەمان هەیە ئەوە لە کۆمنتی ئەم ڤیدیۆدا بۆمانی بنووسە و دووبارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدیۆکە. تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن.